ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەروەردەیە. سەل سەرواکەین ڕەشی پەروەردە لە هەرێمی کوردستانە چۆنە، بەژێنە خوێندەواری چەندە تا چەندە پەروەردەی ئێمە بۆ تۆ کارێک، یعنی ناوەندەکانی پەروەردە لە هەرێمی کوردستانە بوونەتە ناوەندێک بۆ پێگەیاندنی تاکێکی بەهێز، تاکێک کە بتوانێت لەسەر تاخۆ توانای خۆی بوەستێ و بڕوای بە توانەکانی خۆی هەبێ. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەیسا حسێن کە بەڕێزیان سەرپەرشتیاری پەروەردەیین. مامۆستا ئەیسا سڵاو لێبێ، بەیانیت باش. ئەگەر پێمان بڵێ پەروەردەی ئێمە تا چەندە پەروەردەیەکی پێشکەوتووە، ئەوەیە کە دەخوازین پەروەردە بەو شێوە بێ. بەیانیتان باش، سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی کورسات. ڕۆژی جیهانی پەروەردە لە هەموو پەروەردەکاران و لە مامۆستایان و خوێندکاران پیرۆز بێ. بە شێوەیەکی گشتی ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستانیان ڕاستتر بڵێن بە گشتی لە عێراق و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان لە خواستی ئێمە نییە وەکو پەروەردەکار، چوەکو سەرپەرشتیارانی پەروەردەیی. ئێمە خواستمان زیاترە لەوە کە ئێستا پەروەردە ئەو ڕەوشێکی ئێستا پەروەردە تێدایە. بەداخەوە نزیکەی ئەنی لە دوای ڕاپەڕینەوە دەتوانم بڵێم ڕەوشی پەروەردە ڕۆژ لە ڕۆژ بەرەو ئاستەکە بەرەو خراپتر دەڕوات کە ئەمە ئومێدی ئێمە نییە. ئەمە ژوای کۆمەڵێک فاکتەر هەیە کە فاکتەرەکان هەمان کە کاریگەریان بەسەرەوە هەبووە کە ڕەوشی پەروەردە وای لێبێت. بەداخەوە لە بەرامبەر ئەم ئاستە خراپەش یان ئاستی خراپی ڕەوشی پەروەردەیی حکوومەتی هەرێمیان حکوومەتی عێراق بەگشتی و هەرێمیش بە تایبەتی کە بۆکو باز لە ڕەوشی پەروەردە لە هەرێمەکەین بێباک بووە، نەیتوانیوە بەرنمەیەکی چڕوپڕدا بنێت بۆی ئاستی زانستی یان ئاستی پەروەردەیی، ئاستی ئەو ئاستەی کە ئێستا پەروەردە تایە، وەزارەتی پەروەردە تایە یان پەروەردە بەگشتی تایە بەرەو باشتری ببات. ئەمە بەداخەوە کەواتە ڕازی نین لەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە؟ نەخێر، بەداخەوە ئێمە تەمۆحمان زیاترە، چونکە لە بەرامبەر ئەو پێشکەوتنی تەکنۆلۆجیا و لە بەرامبەر پێشکەوتنی دنیا دەبواە پەروەردە زۆر بەرەو پێشتر بچوو بایە. بەڵام بەداخەوە پەروەردە ینی ئەگەر ئێمە مقارنە بکەین بە ساڵانی زووتر بە 40 ساڵ 50 ساڵ لەمەوە پێش، دەتوانین بڵێن ڕەوشی پەروەردە لە با بڵێن بۆ نمونە لە 60ەکان لە 70ەکان تا لە 80ەکانیش ڕەوشی پەروەردە زۆر باشتر بووە لە ئێستا. لە بەرامبەر ئەوە کە تەکنۆلۆجیا بەرەو پێشڕۆیوە، کۆمەلگا بەرەو پێشڕۆیوە، لە بەرامبەر ئەوە مەعیشەتی کۆمەلگا بەرەو پێشتر چوە. بەڵام پەروەردە نەیتوانیوە هەنگاوەکانی یان هەنگاو لەگەڵ پێشکەوتنی مرۆڤایەتی پەروەردەش بەرەو پێشەوە بڕوات. کە ئەمە جێگەی داخەیانی بۆیە وەکو گوتیشم فاکتەرەکان هۆکارەکان زۆرن، بەڵام دەبواە پەروەردە زیاتر گرنگی پێ بدرێت. دەبواە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تایبەت یان بودجەیەکی زەبەلاح بۆ پەروەردە دابین بکات کە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوەی بودجەی بۆ نەبێت، ئەوەی کە گرنگی پێ نەدرابێت زیاتر کەرتی پەروەردە بووە. ینی کەرتی پەروەردە دەتوانم بڵێم ینی گەیشتۆتە ئاستێک کە وێرانەیە، هەرچەندە لەگەڵ ئەوەشا خەڵکی دڵسۆزی تایە. ینی ئەوە نییە کە بڵین مامۆستایانی ئێمە لەو ئاستەنین، ئەوە نییە کە بڵین خەمخۆرانی پەروەردە کەمە، بەڵام بەداخەوە چونکە پلانێکی تۆکمەنیە، چونکە نەتوانراوە بەرنمەیەک بۆ پێشکەوتنی پەروەردە دابنرێت. لەگەڵ ئەوەشا کە ینی با بڵین کۆنگری پەروەردەیی کراوە، لەگەڵ ئەوەشا هەنگاو نراوە، بەڵام وەکو گوتمان هەنگاوەکان بە پێویستن، هەنگاوەکان لە ئاستەموحاتی ئێمە نین. ئێمە گەرەکمان بوو یان خواستمان بوو کە پەروەردە زیاتر بەرەو پێشەوە بڕوات. ئەگەر پەروەردەی ئێمە بەراورد بکەی بە وڵاتانی بە وڵاتانی نەگناڵین وڵاتانی پێشکەوت و حتا وڵاتانی دەوروبەریشمان ئێمە لەو ئاستەنی. باشە مامۆسا، بە بڕایەوە ئێوە بەڕێستان سەرپەرشتیاری پەروەردەیشن، پێشنیارەکانتان چییە؟ ینی چی بکرێ بۆی ئەو پەروەردەیەمانە بێت کە هەمومان دەخوازین کە وەها بێ و تاکێکی سەرکەوتومان بۆ بنیاد بنێ؟ وڵا بەر لە هەموو شتێک دەکرێت حکوومەت پلان و بەرنامەی هەبێ. ئەوە یەک لایەک پلان و بەرنامەکە ئەوەیە کە لە ڕێگەی کۆنفرانس و کۆنگرەی پەروەردەیی یان هەر بڕیارێک یان هەر ڕاستپاردەیە کە لە وەزارەتی پەروەردەوە دەرەچێت یان هەر بڕیارێک کە دەرەچێت
دەبێ دیراسە بکرێت دەبێت لێکۆڵینەوەی ورد بکرێت چونکە خۆتان دەزانن پەروەردە پەیوەندی بە هەموو ماڵێکەوە هەیە هیچ ماڵێک نییە ئەگەر مامۆستای تیانە بێ خوێندکاری تایە واتە ئێمە دەتوانین بڵێن نزیکەی 1,800,000 خوێندکار هەیە کە ئەمە دابش بوون بەسەر هەموو کوردستان و بەسەر هەموو ماڵێکە جگەلەوەی ینی نزیکەی 170,000 مامۆستا هەیە کە ئەو 170,000 طبعا لە باخچەی ساوایانەوە تا دەگاتە زانکۆ ئەمەش دابش بۆتە سەر هەموو ماڵێک یعنی پەیوەندە پەروەردە پەیوەندی هەیە بە هەموو ماڵێک و بە هەموو تاچێکی ئەم کۆمەلگایە جاتۆ ئەگەر پەروەردە باش بکەیت دڵنیام کۆمەلگا بەرەو پێشتر دەڕوات دڵنیام تاوان کەمتر دەبێتەوە دڵنیام کۆمەلگەی مرۆڤایەتی یان کۆمەلگەی ئێمە لە ئاستێکی تردا دەبیندێتەوە بۆیە حکوومەت دەبێت بەرنامە و پلانی هەبێ بۆ پەروەردە بەرنامە و پلان ئەوەیە کە لە ڕێگەی کۆنفرانس و کۆنگرەی پەروەردەیی دەبێت هەر هەنگاوێک بندرێ هەر هەنگاوێک کە بەرەو باشتر دەبێ بندرێ دەبێت دەبێت دیراسەیەکی ورد بکرێت دەبێت دیراسی لە ڕووی سۆسیۆلۆجیەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە دەبێت دیراسە بکرێت لە ڕووی زانستەوە دیراسەیەکی ورد بکرێت چونکە جاروێ ئەو هەنگاوانەی پەروەردەکە هەدەف ناپێچێ ئامانجەکە ناپێچێ زەرەری زیاتر دەبێت واتە پەروەردە دەگەڕێنێتەوە بەرەو دواوە ئەوە یەک لە خاڵەکان ینی دەبێت زۆر ورد هەنگاو بنی زۆر ورد بۆ نمونە ئێمە سیستەممان گۆڕی لە ساڵی 2008 سیستەمی پەروەردەیی گۆڕا ئەم سیستەمە ڕاستە لە ڕێگەی پەرلەمانەوە بەڵام من پێم وایە پەلە پروزەی تێداکرا دەبواە زیاتر دراسە بکرێت دەبواە ورتر لێ بکۆڵدرێتەوە ئایا ئەم سیستەمە تا چەند لەگەڵ مجتمعی ئێمە لەگەڵ کۆمەڵی ئێمە دەگونجێت تا چەند ئیفرازاتی ینی زیان و زرەرەکانی لەگەڵ قازانجی چییە بۆیە ینی هەر ئەوە نییە ئێمە بین سیستەم بگۆڕین و ئێمە بین دواتر سیستەمی ئیشراف بۆ نمونە من وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەیی لە 2019 سیستەمی ئیشراف گۆڕا بوو بە بریتیش کاونسڵ یان سیستەمی با بڵین سیستەمی نمرەکان کە ئەوە بەشێکە لە سیستەمی پەروەردەیی هەموو ئەو گۆڕانکاریانی کە ئێمە گۆڕیمان دەبێت یەک دیراسەی ورد نەکرا پەلە پروزەی تێداکرا دواتریش شتێکی تریشێ ینی بۆ نمونە سیستەمی پەروەردەیی لە 2008ەوە تا دەگاتە ئێستا کە نزیکەی زیاتر لە 15 ساڵێک دەکات 15 ساڵ ئەگەر ئێستا دیراسە بکرێت ئەگەر نەمانتوانی پەروەردە بەرەو پێشبەرین حەقا ئێمە پێداچوونەوە بۆ سیستەمەدا بکەین پێداچوونەوە بە خۆماندا بکەین بۆیە من پێم وایە هەم پەلە پروزێت تێداکرا هەم بێ بەرنامەیەکەیە لە پلان و ئەوانە هەم ئەگەر هەر بڕیارێک ڕاستپاردەیەک دوای ماوەیەک دوای چەند ساڵێک ئەگەر ئێمە سوودمان لی نەبینی پەروەردە سوودی لی نەبینی ئاستەکە بەرەو پێشەوە نەڕۆی ئێمە دەبێت پێداچوونەوە هەموار بکرێتەوە پێداچوونەوە بەو بڕیار و ڕاستپاردانەی خۆمان بکەین لەلایەکی تریشەوە بەڕاستی نەبوونی بودجە لەلایەن حکوومەتەوە بودجەیەکی تایبەت بۆ کەرتی پەروەردە کە بەڕاستی ئەمەیان کێشەیەکی زۆر گەورەیە لە خوێندنگاکان لە تربیەکان زیاتر ئێستا خوێندنگاکان زۆربیان بە خەڵکی خێرخواست لە 2014ەوە تا دەگاتە ئێستا هیچ بینایەکی نوێ دروست نەکراوە جگە لەو بینایانەی کە دروست کراون ئەوش خەڵکی خێرخواست دروستی کردووە نەک حکوومەتی هەرێم یعنی هەموو ئەمانە گرفتن تا ئێستا سێدەوامیمان لە مەکتەبەکانە لە بینایەدا ماوە دوو دەوامی ئەمە هەر هیچ سێدەوامی شەیە ژمارەی زۆری خوێندکاران لە مەکتەبەکانە لە قوتابخانەکانە لە خوێندنگاکانە ئەمانە هەموو گرفتی گەورن لە بەردەم کەرتی پەروەردەیە بۆیە دابینکردنی بودجە دروستکردنی بینایی نوێ هەموو ئەمانە دەبێت هەوەی کە خوێندکار کەمتر بێتەوە دامەزراندنی مامۆستایان چونکە ئێمە ئەوەمان بیر نەچێت ئێستا نزیکەی 32,000 مامۆستای وانە بێشەیە ئەمانە هەمویان تازن یعنی بە تایبەتی لە هەندێک ناوچەی دوورە دەست وەکو گوندەکانە تەنها بەڕێوەبەر میلاکە ئەوانی تر هەمووی مامۆستای وانە بێژن و لە هەندێک حاڵەتدا پۆلی 12شیان هەیە ینی پۆلی 12 ئامادەیی دەڵێنەوە ئەمانە مامۆستای تازن وانە بێژن جگەلەوەی شایستە داراییەکانیان بە شێوەیەکی گشتی نادرێت هەموو ئەمانە هۆکار بووینە خۆ ئەمانە هۆکارن ینی قەیرانی دارایی و جگەلەوەش نەخۆشی کۆڕۆنا و هەموو ئەمانە بوونە ینی ئەمانە سەرباری ئەوەی کە ئێمە کەرتی پەروەردەییمان بە جۆرەی پێویست نەبوو ئەم قەیرانانش قەیرانی دارایی و قەیرانی کۆڕۆنا و هەموو ئەمانە بوو هۆکاری ینی زەختێکی تر فشارێکی تریان خستە سەر پرۆسی پەروەردە هێندەی زانیاری دەبێ گەرامارێکی دقیقیش نەبێت لە هەرێمی کوردستانە ڕێژەی نەخوێندەواری لە چه ئاستێکدایە تا چەندە خێزانەکان و خۆناغیان تێپەڕاندووە کە ئیتر منداڵەکانیان نەنێرنە بەرخوێندن ئەگەر لەو ڕۆ لەوانەیە دڵخۆشکەربی ئەگەر مقارنە من ئاماری دقیقم لا نییە ئایا ڕێژەی نەخوێندەواری لە هەرێما چەندە بەڵام ئەگەر مقارنەی پێ بکەین بە 30 ساڵ لەمە و پێش بە 40 ساڵ لەمە و پێش
بەر لە ڕاپەڕین لە هەفتاکان لە شەستەکان ڕێژەی خوێندەواری لە عێراقا و لە هەرێمی کوردستانیش ئەو کاتی وەکو لە کوردستانیش لەو چەند شارەی کوردستانیش ڕێژەکە بەرز بووە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەم ڕێژەیە من پێم وانە ڕێژەکە زۆر ینی ئەوە نەبی ڕێژەکە زۆر کەمە ئەگەر هەش بێ چکە خەڵک ئێستا مناڵی خۆی دەنێرتە بەرخوێندن خەڵک ئێستا خوێندەوارە بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە ئایا خوێندەواریەک دەزانێت بنووسی ئەوەیان دڵخۆشکەرە هەموو من پێم وانە کەس نەبێ نەزانێ نووسین و خوێندنەوە بکە بەڵام قسەمان لەسەر ئەوەیە کە دەچێتە بەرخوێندن تا چەند فێرە بێ ینی پێشتر ئەگەر ئێمە تەڵەبەیەک 2 ساڵ لە بنەڕەتی وایە خوێندەواریەکەی زۆر باش و بەڵام ئێستا لەوانەیە بگاتە قۆناغی ناوەندیش بەپێی پێویست نەبی ئەو خوێندەواری واتە ئەگەر مجەڕەد وەری بگرین ئایا نەخوێندەواری لە هەرێمی کوردستانە ڕێژەکەی چەندە من پێم وایە زۆر کەمە بەڵام ئایا ئاستی خوێندن ئەو کەسێک کە دەچێتە بەر خوێندن ئایا ئاستەکەی چۆنە ئەویان لەوانەیە ئەگەر بە نەخوێندەواری حسابیکەی ڕێژەکەی زۆرە. مامۆستا سپاس بۆ زانیارەکانت سپاس کە لەگەڵمان بووی لە هەولێرەوە سپاس بۆ پێشنیار و ڕخنەکانیشت بێگومان ئەمووی لە دڵسۆزیوە بۆ بەرەو پێشبردننی ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان.